بەناوی خوای بەخشندە و میهرەبان بینەرانی عزیز و خۆشەویست سڵاوی خوای گەورە و میهرەبانتان لێبێت من ئیبراهیم زیادم پێ خۆشحاڵم جارێکی دیکەش لە بەرنامەی مایکی پێیان بە خزمەتی عزیز و خۆشەویست شادەمە ئازیزان ئەمڕۆ لە هۆڵی میدیا ئاهەنگێک ڕێکخراوە بۆ کۆمەڵێک قوتابی قورئان کە قورئانی پیرۆزیان لەبەر کردووە و ئەمڕۆ ڕێزلێنانیان پێدەبەخشێ و هاوکات گەشتی عومرەش ئەنجام دەدەن تیرپشک دەکرێت بۆ چەندی بۆ کۆمەڵێکیان کە بچن بۆ گەشتی عومرە. من دەڵێم ئەو سرودە دووبارە دەکەمەوە کە دەڵێ قورئانەکەم ئەی ڕووناچی ژینم بە نووری تۆیە گەر من ببینم. من ئەمڕۆ لەسەر قورئان کۆمەڵێک قوتابی کۆمەڵێک بەشدار بوو کە سوکاریان دەدوێنم بابزانم لە ئێستادا چەندێک گرینگە ئێمە قورئانی پیرۆز زەبەر بکەین و گرنگی بە قورئان بدەین و لە قورئانی پیرۆز نزیک بینەوە و ئایا ئەو کەسانە کە قورئانی پیرۆز زەبەر دەکەن چۆن لە بیریان ناچێتەوە و ئەنجامدانی لیژنەکان قۆناغەکانی تاقیکردنەوە چۆنە. لەگەڵم بن ئەم پرسیارانە و چەندین پرسیاری دیکە من لە بەشداربووان دەکەم لەگەڵمان نابن. قورئانی پیرۆز لەو کاتێک کە دامەزیە هەتا وەکو ئێڵڵاهی وە خاصەتو حسێب دەکرێن بەو مەرزانە وەکو بەبیهینانەوە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ ئەو لاشەیەکە قورئان لەبەر بە ئاگر ناسووتێ یعنی ئەوە بەسە بۆ قورئان لەبەرکردن. لێرەوە دەمەوێت دەستخۆشی لە خێزانم بکەم لەبەرەوەی ئەو هۆکارێک بوو من دەست بەو قورئانە بکەم ئەویش ئێستا لێرە لەگەڵما ئەویش هەر حافظ قورئانە الحەمدوللا خۆی غەرق بۆ لە بێدینی ناوێت نور ببینی ناوێت تیشک ببینی. بەڕاستی لەم ڕۆژەدا زۆر پێویستە تەشجیعی منداڵەکان بکەین گەنجەکانمان بکەین کە ئەم ڕێ و ڕێبازە بگرنە بەر خاستن لە کۆتاییەکانی لەگەر ئایلش نەدەچوومە دەرێ زیاتر بە قورئان لەبەرکردنەکە بووم لە بۆ ئەوەی کەمترین ماوەم پێ بچی ئەلحەمدوللا بە کەمترین ماوەش لەبەرم بەجددی زۆر سپاسی داقبام دەکەم کە زۆر لە گەرمەماندی بوونە. هەفتانە ڕوبعەکمان لەبەردەکردو و هەموو هەفتە هەبوو دوو جز و سێ جزومان مراجعە دەکردەوە لەگەر مامۆستای خۆمان حەلەقات بوون. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. توێکێکی لەو کەسانەی کە قورئانی پیرۆز لەبەر کردو و پیرۆزبایی لێ دەکەین پێم بڵێ چ هەستێکت هەیە کە ئەمڕۆ ڕێزلێنانێک هەیە تایبەتە بەوانەی کە قورئانی پیرۆزیان لەبەر کردووە چ هەستێکت هەیە؟ والله لەو هەستەی خۆشتر نابێ الحەمدوللا خوای گەورە لێمانی قبول بکاتن و کولە دنیاەوە پلەی پێدان لە قیامەتش بە فردەوس لە ئەحلامان شادکە ئینشاء الله. پێم بڵێ چۆن توانیت قورئانی پیرۆز زەبەر بکەی؟ لەبەرکردنی قورئان تۆزێک زەحمەت نییە؟ نا والله خوای گەورە دەفەرمێ وەلەقەد یەسەرنا القورئان للذکر فهل من مدەکر ئەوەی کە بوویەوێ زۆر سوک و ئاسانە الحەمدوللا خوای گەورە سەهلی دەکات الحەمدوللا. ئینشاءالله. لە ماوەی چەند توانیت قورئانی پیرۆز زەبەر بکەی؟ ئەو ماوەیە چەند بوو چەندی خایان؟ بە 9 ساڵ الحەمدوللا بە جێرەی برێن ئەو قۆناغانە کە لۆمان دانرا بوو لە دەستگای نووری حیکمە توانیمان الحەمدوللا بە 9 ساڵی تەواوی بکەین. زۆر باشە. پێم بڵێ چۆن بۆتان دانرا بوو قۆناغەکان چۆن بوون یعنی چۆن تاقیکردنەوەتان ئەنجام دەدا؟ قۆناغی 1 و 2 جزو بوو گشت قۆناغەکان کەس برێن 4 جزو بوو توانیمان الحەمدوللا 2 ساڵ بەس ئەمە ساڵەکیش برێن لەبەر زەبتی مراجعەکەمان کردمانە 2 جزو برێن 6 ساڵ 2 جزو 3 ساڵ 2 جزو 6 ساڵیش 4 جزو دەکاتە 6 ساڵەکە دەکات 24 3 ساڵەکەش 2 دەکاتە 30 جزو الحەمدوللا. الحەمدوللا زۆر باشە. قورئان خوێندن یان قورئان لەبەرکردن لەگەڵەوەی کە لەبەری دەکەی بەڵام لەبیر چنۆش هەیە چۆن بتوانین لەبیرمان نەچێتەوە کاتێک قورئانی پیرۆز دەخوێنین و لەبەری دەکەین چۆن بتوانین لەبیری نەکەین؟ والله مراجعە ئەهەم شت برێم لێرە مراجعەیە ئێمە هەم هەفتانە ڕوبعەکمان لەبەردەکردو و هەموو هەفتە هەبوو 2 جزو و 3 جزومان مراجعە دەکردەوە لەگەر مامۆستای خۆمان حەلەقات بوون هەر حەلەقەی 6 نەفەر بووین برێن ئەم لە 2 حەلەقەی بەشدار بوو. زۆر باشە. تۆ مامۆستایەکی تایبەتی خۆت هەبوو یان هەر کەسێک کە شارەزای قورئان بە لەلای ئەو قورئانە دەخوێند و مراجعەت دەکردەوە؟ نا مامۆستای تایبەتمان هەبوو برێن لە دەستگای لۆیان دانابووین مامۆستا ئەحمەد بوو ناوی. زۆر باشە.
پیرۆزبایی لێ دەکەم هیوای سەرکەوتن لێ دەخوازم هیوادارم گەنجی ڕێک و پێک و ئازیز وەکو تۆ لە نێو کۆمەڵگای کوردیدا زۆر بێت ئینشاءالله خی گەورە نمونێن گۆش زۆر کە ئینشاءالله نەخشە بێ لە هەموو ئەوانەیەکەوە دەستیان پێکردیا خی گەورە بۆیان سەهل و ئاسان کە ئینشاءالله. سلام علیکم. علیکم السلام ورحمة الله. تەمەنت چەندە کە قورئانی پیرۆز لەبەر کردووە؟ تەمەنم 13 ساڵ. 13 ساڵی؟ نەوەڵە 15 است. 15 ساڵ؟ بەڵێ. لەو ماوەیەدا چۆن توانیت قورئانی پیرۆز لەبەر بکەیت؟ یارمەتی خوا. چۆنت دەخوێن؟ ڕۆژانە چەند قورئانت دەخوێن؟ چەندت لەبەر دەکرد؟ ڕۆژانە جوزێکم دەخوێن. زۆربەی جار جوزێک. لە ماوەی چەند قورئانی پیرۆز لەبەر کرد؟ نزیکەی 3 ساڵ. بە 3 ساڵی؟ کەمتر لە 3 ساڵ. کەمتر لە 3 ساڵ. باشە لەبیری ناکەی لەبیری ناستەوە؟ نەخێر. ڕاجعی دەکەمەوە. چۆن توانیت قورئانی پیرۆز لەبەر بکەیت؟ وەڵا بە کاسێت ساڵی 2001 دەستم پێکرد 2008 تاوام کرد بە 7 ساڵان. بە 7 ساڵ قورئانی پیرۆز لەبەر کرد؟ بەڵێ. لە کاتێکدا کە تۆ دووری لەو نیعمەتەی کە خەڵکی دیکە هەیە نیعمەتی چاوە بەڵام خی گەورە ڕۆشنایی دڵ و دەرونی پێبەخشی. بەڵێ. یعنی ئێستا قورئان لەبەرکردن بۆ کەسێک ئاسانە کە بتوانێت لەبەری بکات؟ بەڵێ ئاسانە بەڵام چەند مەرجێکی دەوێت یەکەم بە جەوێکی خۆشەوە لەبەرکە دووەم بە ئیخلاسەوە بێ ئەو جار لە ڕووی بەیانیانە بێ ئەوجار زۆر زەخت لە خۆ نەکە واتە بڵێ ئەمن لە یەک ڕۆژدا 3 لاپەڕان لەبەر دەکەم یان جوزئێک بە یەکمانجی لەبەر دەکەم ئەوم پێ چاک نییە بۆ خۆم بەڵێ بێ کەمکەمە بێ چونکە ئاەتی متەشابهمان زۆرە علیم حەکیم حەکیم علیم هذا من قبل هذا یان قیسەسەکانی ئەنبیا بەقەڕە بە سیغەیەک هاتووە لە شوعرا بە سیغەیەک هاتووە دەروە هەیە لە نوێژدا ئەوانە تێکەڵاو دەکا بۆیە پەلەی لە خۆی نەکەی باشە. واتە کەمکەمە قورئانی پیرۆز لەبەر بکاتن باشتر هەتا لە بیری نەچێتەوە. ئایتاوان دیقەتیان لێ بگرێ بۆی شوێنەکان تێکەڵاو نەبن. چەندێک گرنگشە لەگەڵەوەی کە قورئانی پیرۆز لەبەر دەکەن تەفسیرەکەشی بخوێنەوە لێی تێبگەن. وەڵا تەفسیرەکە زۆر گرنگە بەڵام دوای قورئانیش ئێمە بەس قورئانی نەبین حەدیث زۆر کەم ئاور لێ درراوتەوە بەڵێ بێ کەسێکە زاکیرەی باشێ ئاوریش لە حەدیث وەرە دوای قورئان. واتە تۆ بەرنامەت هەیە لە دوای ئەوەی کە قورئانی پیرۆزت لەبەر کردووە فەرمودەکانی پێغەمبەری خوش صلی الله علیه وسلم لەبەر بکەیت؟ بەڵێ خۆشم ئینشاءالله بەدەکەم خانی هەموو ئاش دەرم کە تەنها بە قورئان نەوەستن. لەم سەردەمەی ئێستادا کە گەنجەکانمان دەبینین زۆربیان بەشتی لاوەچی و سەرقاڵن لەم دنیای تەکنۆلۆژیایەدا تۆ وەکو گەنجێک پێم بڵێ چۆن توانیت ئالەم سەردەمەی ئێستادا قورئانی پیرۆز لەبەر بکەیت؟ بەناوی خۆی گەورە و میهرەبان قورئان لەبەرکردن ئاسانە بۆ هەر کەسێک کە خەریکی بێ و بیەوێ لەبەری بکە بەڕاستی ڕاستیشە لەو سەردەمەی ئێستادا زۆر شتێکی سەختەکەەوە کەسێک بەتایبەت لە تەمەنی گەنجێتیدا بەرەو خوای گەورە بچێ بۆ ئەوەی کەوا خوای گەورە لە خۆی ڕازی بکات. لەو سەردەمەی ئێستادا زۆر کەس دەبینین کە زۆرینیان بەرەو خراپی دەڕۆن بەڵام نیعمەت و بەخششی خوای گەورەیەکەوە ئەو تۆی هەڵبژێرێ بۆ ئەوەی کەوا قورئانەکەی لەبەر بکەیت. زۆر باشە. دەپرسم لە ئێستادا ئەگەر بتەوێ قورئانی پیرۆز بخوێنی ئەوە دەبینین چەندین کتێبی خوای گەورە کە قورئانی پیرۆزە چەندین قورئانمان هەیە جا بە کاسێت هەیتمان دەتوانین گوێ لێ بگری بۆچی قورئانی پیرۆزت لەبەر کرد؟ قورئان لەبەرکردنی من زیاتر بۆەوە بوو کە لە سەختی قیامەت نەجاتمان بێ چونکە قیامەت خوای گەورە لە زۆر ئاەت دەباسی کردووە زۆر سەختە بەڕاستی ئینسان بەرگەی ناگرێ مرۆڤ ناتوانێت بەرگەی بگرێ ئەگەر شتێکی بەهێزی ئەگەر کاتێکی بەهێزت پێ نەبێ لەوانەیە نەتوانی دەربچی لەوانەیە نەتوانی نەجاتت بێ بەڵام قورئان لەبەرکردن کە پێغەمبەر صلی الله علیه و سلم لەفەرمێ ئەو لاشەیەکەوە قورئان لەبەر بە ئاگر ناسووتێ یعنی ئەوە بەسە بۆ قورئان لەبەرکردن بەسە بۆ کارپێکردنەکەی یعنی هەر ئەو فەرمودەیە بەسە بۆی کە مرۆڤ خەریکی لەبەرکردنی قورئان بێت. واتە تۆ بۆ ئەوەی لە ناخۆشی و ناڕەحەتیەکانی قیامەت نەجاتت بێ بۆ ئەوەی لاشەکەت بە ئاگر نەسووتێ بۆ ئەوە قورئانی پیرۆزت لەبەر کردووە. بەڵێ بە تەئکید هەم بۆ ڕازیبوونی خوای گەورە لێمان نزیکبوونەوەمان لە بەهەشت دوورکەوتنەوەمان لە دۆزەخ. زۆر باشە لەو ماوەیە کە خەریکی لەبەرکردنی قورئانی پیرۆز بووی چێ یارمەتی دەرت بوو چێ هاوکارت بوو؟ وەڵڵی ڕاستیەکەی هاشتاگێک بڵاو کرایەوە لە فەیسبوک بە ناوی تۆش قورئان لەبەر بکە ئەوە زیاتر هاوکارم بوو ئەمن تقریبا هەتا چەند مانگەکانی سەرەتاش هەر بەتەنێ بووم یعنی کەس نەیدەزانی من خەریکی چیم ینی بەڵام دواتر مامۆستاکانم یارمەتیان دەدام بەتایبەت مامۆستاکەم کە
حفزەکەم بۆ خوێندەوە. زۆر باشە ئەو هاشتاکەی کە تۆ باسی دەکەی لەلایەن ڕێکخراوی قوتابیانی کوردستانەوە بڵاو کرایەوە لە ماوەی چەند ساڵی ڕابردوو چەند ساڵێکی کەم بەر لە ئێستا و هاشتاکە بڵاو کرایەوە. تۆ مدەی لەبەرکردنی قورآنی پیرۆز بۆ چەند دەگەڕێنەوە ینی چەندە خەریکی بە لەبەرکردنی قورآنی پیرۆز چەند ساڵی خایاندووە؟ وەڵای من خۆم سەرەتا 2 ساڵم بۆی دانا بەڵام دواتر بەهۆی ئەوەی کەرنتین هەبوو لە ساڵی 2020 منیش خوێندکارم ئەو کاتی قوتابخانە خوێندگەکان داخرابوون ئەوە دەست بەتاڵێکی باش بوو بۆ من 2 ساڵم دانابوو سەرەتا بەڵام خی گەورە بۆی ئاسان کردم بە تقریبان 12 مانگ و 20 ڕۆژ لەبەرم کرد سواز بخوای گەورە. الحەمدوللا دەپرسمەوە کەواتە خەڵک هەیە کاتی بەتاڵی هەیە کاتی هەیە دەڵێ نازانم چ لە کاتە بەتاڵەکانی ژیانم بکەم ئەوەی وەکو تۆ ئەوە دەرفەت دەقۆزێتەوە یعنی لەو ماوەی کە کاتی پشووە کاتی ئەوەیە کە مرۆڤ ئیسرحات بکات هەوڵە داوە قورآنی پیرۆزە بەرکەی لەو ماوەیەدا باشە حەز ناکەی لە ماوەیەکی کەم کە قورآنی پیرۆزە بەرکەی لە بیرت بچێتەوە؟ بەتەئکید وایە قورآن تاوەکو بە هێواشی لەبەریکەی هێواشتریش لەبیر دەچێتەوە تا بە سەریعیش لەبەری بکەی بە سەریعتر لەبیر دەچێتەوە بەڵام یەکێک لە نهێنیەکانی لەبیر نەچوونەوەی قورآن زۆر مراجعەکردنە یعنی هەر کەسێک کە زۆر مراجعەی قورآنی کرد بەتەئکید تۆختر دەبێت قورآنەکە یعنی بە زەحمەت لەبیر دەچێتەوە. زۆر باشە تۆ وەکو گەنجێک پێم بڵێ ئێستا ڕۆژانە چەندێک مراجعە دەکەیەوە چەند کاتی خۆت بە قورآنەوە خەریک دەکەی یان چەند لەگەڵ قورآنە تێکەڵ دەبی؟ من ئێستا چکە خوێندکاری دوازەی زانستیم لەوانەیە کەمتر مەجای ئەوم هەبێ بەڵام بەتەئکید دامناوە دواتر ینی زۆربەی کاتەکانی خۆم هەر بە مراجعەکردنی قورآن و لە خەریک بکەم چونکە قورآن کاتێکە جۆ لە ئاەتەکان ڕادەگری بۆ خۆت دایان خوێنیەوە هەر جارەی چێژێکی تایبەت وەردەگری یعنی جاری ئەو ئاەتە دەخوێنی و دەڵێ من بۆ پێشتر بیرم لەو مانای ئەو ئاەتە نەکردوتەوە یعنی شتەکان نوێ دەبنەوە هەر جارێ مانایەکی نوێت پێ دەبەخشێت. إلا المطهرون تنزيل من رب العالمين لە ئێستا دەبینین لەم سەردەمەی ئێستا خەڵک دەبینین لە فیستیڤاڵی جیاوازدا لە کاری جیاوازدا خەڵاتی پێدەبەخشرێت ڕێزلێنانی بۆ ئەنجام دەدرێت ڕێزی لێ دەگیرێت لە بوارە جیازیاکاندا تۆ چه هەستێکت هەیە کە وەکو کەسێک کە قورآنی پیرۆز لەبەر کردووە ئەمڕۆ لەم هۆڵەیە ڕێزلێنان دەبەخشێ بە یەکێکی وەکو تۆ کە قورآنی پیرۆزی لەبەر کردووە چه هەستێکت لەلا دروست بووە؟ پێشەشەیە بە خێراتنی کاڵانەکەتان دەکەم بەڕاستی هەستێکی زۆر تایبەتم هەیە لەبەر ئەوەی ئەو خەڵاتەی کە ئەوڕۆ پێم دەبەخشرێ خەڵاتێکی تایبەتە خەڵاتێکی تەنها دنیای نییە قیامەتیە من زۆر خۆشحاڵم کەوا توانیم قورآنی پیرۆز لەبەر کەم و یەکێک بووم لەو برانەی کەوا لێرە ئێستا ئامادەنە وەکو حافظ قورآنێک. زۆر باشە من پیرۆزبایی لێ دەکەم خوای گەورە بەردەوامیت پێ ببەخشێ بەڵام وەکو پرسیارم کردووە لەو کەسانەی کە قورآنیان لەبەر کردووە لە تۆشی دەپرسم چۆن توانیت قورآنی پیرۆز لەبەر بکەیت بە تایبەتی لەم سەردەمەی ئێستادا چۆن توانێت؟ بەڵێ بە تایبەتی ئێستا ئەو سەردەمە سەردەمی تەکنۆلۆژیایە خەڵک زیاتر خودی بە ئەنتەرنێت و سۆشیال میدیاوە گرتووە بەڵام من ئەو کاتانەی خۆم هەرچەندە من کاتم کەم بوو لەبەرەوەی لە ڕۆژدا کاتی ڕۆژدا من لە کاردا بووم بەڵام کاتەکانی شەوی خۆم تەرخان کردبوو تەنها بۆ لەبەرکردنی قورآنی پیرۆز ئەو کاتم هەموودا خودای گەورە بوو. زۆر باشە شەوان چەند خەریک دەبوو یعنی چەند قورآن دەخوێنیت؟ من هەموو ڕۆژێ دەبایە قورآن بخوێنم حەسەب ئەو بەرنامەیە کە ئێمە هەمان بوو لە دەستگا ئەمە هەفتانە چەند لاپەڕێک مەسەلەن دەبا لەبەریکەین و لەگەڵ دوێکش مەسەلەن مراجعەمان هەبوو بەپێی توانە ینی تا بمتوانی باە دەم خوێنت ینی کاتەکانی خۆم زیاتر بەڕاستی بەس بۆ قورآن سەرف کرد. زۆر باشە دەتوانم بڵێم شەوانە نزیک بە سەعاتێک یان ساعات و نیوە یان نیو ساعت چەندێک خەریک بوو بە قورآن؟ بەڵێ تەکید زیاتر لە سەعاتێک یعنی لەوانەیە 2 کاتژمێر زار کاتژمێرێک 3 کاتژمێر بەپێی توانای خۆم هەوڵم داوە. باشە و کاتانێک کە لەگەڵ قورآنە خەریک بوو چه هەستێک لەلا دروست دەبوو؟ بە تاکید یعنی ژیان لەگەڵ قورآندا ژیانێکی ترە ژیانێکی تایبەتە بەڕاستی ینی هەستم بە دڵخۆشیێکی زۆر دەکرد بەڕاستی ئەو کاتانەی کە قورآن دەخوێنم ئەگەر هەر ڕۆژێک ینی نەمتوانی بایان بە هەر سەبەبێک بە هۆکارێک لەبەر
شتێک نەمتوانی با بخوێنم بەڕاستی ئەو ڕۆژەم یعنی کە ئەنەمەوام دەکرد کە ئەو ڕۆژەم بە فیرۆداوە کەس دەکرد کە کاتەکانی ئەو ڕۆژەی کە قورآن تێدا نەخوێندووە بە فیرۆدا بەتەکید یعنی ئەو کاتانەی کە ئەو ڕۆژانێک کە قورآنم تێدا خوێندێت دڵم زۆر خۆشتر بوو لەو ڕۆژانەی کە بە فیرۆم داوە. ماڵەوە خێزانت چەندێک هاوکارت بوونە یارمەتی دەرت بوونە بۆ ئەوەی کە تۆ قورآنی پیرۆز دەبەر بکەیت؟ من لێرەوە دەمەوێت دەستخۆشی لە خێزانم بکەم لەبەرەوەی ئەو هۆکارێک بوو من دەست بەو قورآنە بکەم ئەویش ئێستا لێرە لەگەڵمە ئەویش هەر حافظ قورآنە الحەمدوللا خێزانەکەشت بەڵێ ئەویش هەر حافظ قورآنە الحەمدوللا ئەو سەرەتا دەستی پێکرد و هەوڵی لەگە مندا کە من دەست پێ بکەم لەبەرەوەی من کاتم کەم بوو یەکەم جار یعنی وام هەست کرد کە ناتوانم ئەو شتە دەست پێ بکەم و بەرنامەی دەست پێ بکەم بەڵام الحەمدوللا بە فەزلی خوای گەورە توانیم هەموو قورآن لەبەر بکەم لەگەڵ خێزانەکەم. الحەمدوللا من پیرۆزباییتان لێ دەکەم هیوادارم منداڵەکانیشتان ڕابێنن وا پەروەردەیان بکەن کە قورآن لەبەر بکەن کە دەست بە پەیامی خواوە بگرن. بەتەکید من ئێستا الحەمدوللا دوو کچ کوڕێکم هەیە ئێستا لە ئێستاوە ینی دامنەوە بەرنامەم بۆیان داناوە بە پێی توانە ئەوانیش ئێستا دەستیان پێکردو بە لەبەرکردنی قورآنی پیرۆز. ئەمڕۆ تۆ یەکێکی لەو کەسانێک کە قورآنی پیرۆزی لەبەر کردووە و ئەلێرە ڕێزێنانتان پێدەبەخشرێ پێم بڵێ چه هەستێکت هەیە؟ وڵا طبعا هەستێکی زۆر خۆشم هەیە لەخوای بەزیاد بێ الحەمدوللا هەستێکە طبعا باز ناکرێ الحەمدوللا. پیرۆز بێ ئاخوا دەپرسم لە ماوەی چەند توانیت قورآنی پیرۆز دەبەر بکەیت؟ وڵا لە ماوەی تقریبا 9 ساڵ. بەڵێ لەو ماوەیەدا چی هاوکارت بوو چی یارمەتی دەرت بوو؟ وڵای پیاوەکەم طبعا الحەمدوللا بەخۆشم جهودی خۆشم طبعا یعنی بەڕاستی لەبەرەوەی منداڵ و دەوام و شتانە ماندوونەکی زۆری ویست بەس الحەمدوللا تەواومان کرد لەخوای بەزیاد بێ. بۆچی قورآنی پیرۆزت لەبەر کرد؟ طبعا قورآن ڕووناچکەرەوەی دڵانە لەبەرەوەی پێ صلی الله علیه و سلم دەرێ ئەوانەی کە قورآن لەبەر دەکەن ئەوانە لە ڕۆژی دوایی حتى طبعا حدیثێکی لەسەرە لە ڕۆژی دوایی پێیان دەڵێ بەسەر پایەکانی بەهەشت بکەوە تا ئەوەندا کەمیەی قورآنت لەبەرە. تۆکو مامۆستایەک پێم بڵێ چۆن ڕێنمایی قوتابیانتان دەکرد بۆ ئەوەی کە قورآنی پیرۆز دەبەر بکەن؟ بەڕاستی بەڕێزەکەی من خۆی تعالە تبارك کە قورآن لە بۆ مەدام بەزاندە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ يسيروا ولا تعسروا. طبعا ئەگەر تەڵەبە هەرچەندە یعنی یەئس بیگربایە دەمانگەڕۆڵە جان کەس لە خۆیەوە فێر نەبووە تەرجیعمان دەکرد دەمانگۆ ئینشاء الله ئێستا ئەگەرتانەبی تا دەبین لە دواتر و الحەمدوللا چەند تەڵەبەمانە بۆ الحەمدوللا بەردەوام بوو لەسەر ئێستاکەش الحەمدوللا خەریکە شادەی وەردەگری ئینشاء الله الحەمدوللا. ئێوە ئامۆژگاریتان چییە بۆ ئەوانەی کە قورآنیان لەبەر کردووە بۆ هەتا لە بیری نەکەن چیان پێ دەڵێن؟ بەڕاستی دەڵێن قورآن بەخۆی قوتی ژیانە و هەم یعنی ڕێنمایی و هەم یعنی برێن منهەجی ژیانی ئینسانی مسلمانە حیفە ئینسانێک کە قورآنی لەبەرکە و دوایش دا ببڕێ لێ هەر کەسانە کە دابڕا باوەڕ بکە یعنی سەری لێ دەشێوێ و گوناحێکی زۆریش گەورەیە کە ئینسان قورآنی لەبەر کرد و بەجێی هێشت. زالۆیە ڕێنماییان دەکەین ئینشاء الله هەروەکو یعنی برێن قورآن لەبەرێک ئینشاء الله وردی ڕۆژانەیان بە کاملی هەبی بەیانیان پاش عەسران عیشایان ئینشاء الله دائما يعني خەریکی قورآنە بن لۆی ئینشاء الله لە بیرمان نەچێتەوە لە بیرکردنەوەی زۆر خەتەرە. تۆ یەکێکی لەو کەسانەی کە قورآنی پیرۆز لەبەر کردووە پیرۆزباییت لێ دەکەم چەندێک خەریک بووی بە لەبەرکردنی قورآنی پیرۆز ماوەی چەندی خایاند؟ بەناوی خوا سەرەتا طبعا ئەمن ئەو دەمی دەستم پێ کرد 15 ساڵ بووم ئەو دەمی تەواو کرد 16 ساڵ بووم یعنی ماوەی ساڵێک بوو ئەوها نزیکەی. تەمەنت چەندە؟ ئێستا 17 ساڵی هەموو قورآنی پیرۆزشت لەبەرە؟ الحەمدوللا. باشە چۆن کاتەکانی خۆت تەرخان کردبوو چۆن بەرنامەت دانابوو بەرنامەکەت چۆن بوو کە قورآنی پیرۆزت لەبەر کرد؟ ئەو دەمی کە ینی دەستم پێ کرد پێکەوە لەگەڵ خوشکمان پێکەوە دەستمان پێ کرد یەکەم جار لەگەر مامۆستا بوو بەزبووچی کە کەرنتینە و شت داهات ئیتر ئەوە نەما هەم مزگەوتەکان داخران و ئەو شتانە ئیتر وای لات هەموو بەتەنی لە ماڵەوە یعنی زیاتر ئەوە قورآن لەبەرکردنەکەم بەتەنیا بوو. بەڵێ مامۆستات نەبوو کە قورآنی پیرۆز لەبەرکەی؟ کەی یعنی زۆربەی قورآنم ئەوها لەبەرکردێ طبعا. زۆر باشە تۆ تاقیکردنەوەت ئەنجام داوە تاوەکو بزانین ئایا قورآنی پیرۆز لەبەرە یاخود تەواوی قورآنی پیرۆز لەبەرە یاخود نا؟ بەڵێ الحەمدوللا لە هەڵسانگانی قورآن لەبەران دەرچووم بە پلەی زۆر باشە الحەمدوللا.
چێ لە ماڵەوە هاوکارت بوو یارمەتی دەرت بوو زیاتر باوکم الحەمدلله چی پێدەگوتی چۆن هانی دەدایت دەیگوت مەسەلەن زیاتر بەوەی هاین دەدەن کە دەیگۆ چەندتان لەبەر کرد چەندتان مە ئەوە وای دەکرد ئەم زووتر لەبەر بکەم ئەوە زۆر شتێکی لەم خۆش بوو باشە لەم سەردەمەی ئێستادا کە سۆشیال میدیا و میدیا زاڵە بەسەر بەشێکی زۆر لە گەنجان تۆ لەم ماوەیەدا چۆن توانیت خۆت کۆنتترۆل بکەیت کە قورآانی پیرۆز دەبەر بکەیت ینی چۆن دەست بە کاتەکانەوە گرتبوو طبعا ش زۆر دێتە پێش لە بۆ ئەوەی ها ڕێگربی لەوەی لەبەری نەکەی بۆمە قوتابخانەیە بۆمە چونە دەرەوەکە لەگە ئایلە ئەمن خاستن لە کۆتایەکانی لەگەر ئایلش نەدەچوومە دەرێ زیاتر بە قورآن لەبەرکردنەکە بووم لە بۆ ئەوەی کەمترین ماوەم پێ بچی الحەمدلله بە کەمترین ماوەش لەبەرم کرد الحەمدلله باشە بۆچی قورآانی پیرۆزت لەبەر کردووە ئەوە خەونێکی منداڵیم بوو الحەمدلله الحەمدلله هیناش مەجێ الحەمدلله لە دوایەوە کە قورآانی پیرۆز لەبەر کرد بەچیوە خەریک دەبی ئێستا وەڵا بە خوێندنەکەی زیاتر خوێندنی پۆلی 12 تایبەتی بەسێت بە سازدانی چەندین خولوق ڕۆژەی خوێندەوە و سیمینار و پانێڵ و چاڵە آمی سبحان پیامی موین سیت دایا قرآن مراد شرایا مناکی نورگایا دەبینم تۆ یەکێکی لەو کەسانەی کە قورآانی پیرۆزی لەبەرە پیرۆزبایی لێ دەکەین خوای گەورە بەرداوامی پێت بەخشێت سەلامەت بێ خوای گەورە لە گۆشت بنشارم انشاءالله بەنسیبێن گۆشت دەبێتن انشاءالله ئەوانە قورئان دەخەین هەمیان ئەو خۆشییان بەنسیب دەبێت انشاءالله پێم بڵێ تۆ چەندێک خەریک بووی تاوەکو قورئانی پیرۆزت لەبەر کرد ماوەی چەندی خایاند وەڵام نزیکی 11 ساڵ 12 ساڵ 12 ساڵ ئالەو ماوەیەدا چێ یارمەتی دەرت بوو چێ هاوکارت بوو وەڵا پیاوەکەم بە زۆری لەبەر ئەوەی هاتوچی پێدەکردم و لەمانە زۆر تەشجیعی دەکردم الحەمدولله سەلامەت بێ خۆ زۆر سپاس باشە لەبەرکردنی قورئان بۆ تۆ تۆزێ زەحمەت نەبوو لەگەڵەوەی کە خەریکی ئەوەی لە خەریکی پەروەردەکردنی منداڵ بووی بەڕێوەبردننی کاروباری ماڵەوە بووی زەحمەت نەبوو بۆ تۆ والله لو ئافرەتی بەخاستن زەحمەتە بەس دەبیەوە تو وەختت هەیە وەختت زۆرە ئەگەر بزانی وەختەکەی دانی بەرنامەت هەبی بە بەرنامە ئەگە بەرنامەی دانی وەختی ئیشیش دەبی وەختی قورئانیش دەبی دەبینم ئەمڕۆ تۆ لێرە ئامادەی پێم بڵێ چۆنە هاتووی بۆ ئێرە لەبەر باب ماتیمە یعنی بابم قورئان لەبەرە ئەمن لەبەوی هاتیمە دڵت خۆشە کە دەبینی بابەت هەموو قورئانی لەبەرە زۆر دڵم خۆشە باشە تۆ وەکو منداڵێک پێم بڵێ چەندێک بە خۆت هەوڵداوە قورئانی پیرۆز دەبەرکەی ئەمن تقریبان نیوەی جوعەمەم لەبەرەیە بەس هەوڵ دەدەی کە زیاتر لەبەرکەی بەڵێ زۆر باشە ئێستا خەریکی کە قورئان بخوێنی بۆ ئەوەی زیاتر قورئانی پیرۆز دەبەر بکەی بەڵێ ڕۆژانە چەند دەخوێنی والله هەفتەیە ڕۆژەکەمانە بە خۆمان بەس ئەمن لە خۆم دەخینم یعنی ڕۆژ بە ڕۆژ هەندێک دەخینم لەکوێ دەخوێنی هەر لە ماڵە ئەی مامۆستات هەیە کە قورئانت پێ بڵێت بەڵێ هەفتەیە ڕۆژێک دەخوێنی بەڵێ دەستەکانت خۆش بی خوای گەورە سەرکەوتوت کاتێ سپاس پێم بڵێ تۆ وەکو منداڵێک چۆن ئەمڕۆ لێرەی حەزم لێ بوو ڕۆژە لە ڕۆژان لە دوێی ویدا بم زۆرتر بخوێنم و قورئان بخوێن تۆش حەز دەکەی وەکو قورئان خوێنانە ڕۆژێک هەموو قورئانی پیرۆز دەبەرکەی و ڕێزێنان پێ بەخشێت بەڵێ باشە پێم بڵێ ئەی چەندێک ڕۆژانە خەریکی قورئان خوێندنی چەندێک قورئان دەخوێنی جزێک لۆ جزێ بەڵێ جزێکی دەخوێنم ڕۆژ ڕۆژێ ئێستا یەک جزو دەخوێنی باشە ئەدی چەند ئاەت لەبەرە چەند قورئانت لەبەرە دوو جزێ زود لەبەرە باشە سوورەتێکمان بۆ بخوێنە سوورەتێکی قورئانمان بۆ بخوێنە با بزانین با بینەرانیش بیبینن الشیطان الرجیم بسم الله الرحمن الرحیم قل أعوذ برب الناس ملك الناس إله الناس من شر الوسواس الخناس الذي يوسوس في صدور الناس من الجنة والناس. ئافرین تۆ بەردەوام بە لە قورئان خوێندندا من دڵنیام ڕۆژێک تۆش هەموو قورئانی پیرۆز دەبەر دەکەی و ئاوا ڕێزت لێ دەگیرێت باشە هەر سەرکەوتوو بیست مامە گیان ئەوڕۆ کۆ لێرە ئامادەی وەڵڵی لەسا نیەتی دینی خۆمانەوە گوتم قورئان خیل لەوێ هەیە ئەمنیش
وەکو هاندانە کاتی بۆ ئێرە بەری وەکو هاندانێک بەری باشە چەندێک بە گرنگی دەزانی لەم سەردەمەی ئێستادا کە دایک و باوکان منداڵەکانیان بنێرن بۆ ئەوی فێرە قورئان بن پەروەردەیەکی قورئانی بن وەڵڵی شتەوە بەڕاستی شتەوە بەڕاستی شتێکی گرنگە و زۆر شتەوە بەری خۆشی ئەمڕۆ کە لێرە بەری ئەگەر نەخۆش زەمان نەدات زۆر دڵخۆشی بەری باشە منداڵەکانی خۆت ناردووە بۆ ئەوی فێرە قورئان بن ئەدی بەری خوای گەورە موفقیان کە سەرکەوتیان ئینشاءالله ممنون ئینشاءالله لەو وەختەی لەو کاتەی لەو ساتەی کە لە دەرەوەی ئێرە ناو بازار ناو خەڵک کە ئینسان غەرق بووە لە گوناح الحەمدولله ئەو خوشک و برایانەمان خەریکی قورئانن خەریکی حفزی قورئانن کە نوری حکمە و ئەمسالی وان ئەو دەستگایانەی کە هەر دەستن بە پەروەدەی ئەو خوشک و برایانە ئەو منداڵانە بەڕاستی جێ خۆشیە منداڵی خۆم بەبیر دێتەوە بابم دەرسی پێدەگوتین لەگە فەقێیەکان لەگە منداڵەکان دەیگۆ دەیفەرموو بابم دەیگۆ مەلائیکەت باڵی ڕادێخی لە بۆ ئەو کەسەی کە دەڕوا لە بۆ قورئان خوێندن لە بۆ دەرسی قورئان لە بۆ حیفزی قورئان لە بۆ عیلم بەڕاستی جێی شانازیە جێ دڵخۆشیە لێرەوە داوا لە دایک و باوکەکان دەکەم منداڵەکانیان هەم بدەن کە بەرەو دەرسی قورئانیان بن فێرە قورئانیان بکەن کە لەگەڵ ئەوەش کە زۆر کەس دژی ئەو ئیشەیە کە بە خۆی نایکە بۆ دژیتی ئەخاوە قسەکەم تەواو لێ نەگرتەوەکەم بۆ دژی ئەو ئیشەیە بە خۆی وەک بەرێ وەکالەت لە شەیتان وەگرتیا شەیتان ئێستا دەستی ئیشی خۆی تەسلیمی ئەوانە کردووە خۆی غەرق بە لە بێدینی ناوێت نور ببینی ناوێت تیشک ببینی وەک شەمشەمە شوێوانە ئەوانە بۆیە ئەگەر خزمەیان هەبی خوشک و برایەکیان هەبی کە منداڵەکان هەندن دەرێ بابە بیاگەڕێنەوە کاکە ئەدی بۆ چێ بگەڕێنەوە ئەگەر ئەوە نەبی ئەدی کۆمەلگا بەرەو هەردێ دەڕواتن الحەمدولله بەرەکەتی ئەوانەیە قسەی سوفیانی شەیە سۆفی کە دەرێ ئیدا خولیت انقلبت ئەگەر پیاوی چاک نەبی ئەگەر قورئان ئەگەر پیاوی خوا نەبی ئەگەر پیاوی ئەو کەسانە نەبی کە ئیلتیزام بەدین بکەن ئەردنیا خڕا دەبی نامینی بە بەرەکەتی ئەوانەیە بە بەرەکەتی ئەو دەم و چاوە نورانیانەیە کە الحەمدولله هەتا ئێستا یعنی خوا غەزەبی لەگرتینە کەواتە تۆ وەکو لە قسەکان ئاماژەت پێ کرد زۆر بە گرنگی دەزانی لەم سەردەمە ئێستادا بە تایبەتی کە دەبینین گەنجانمان لاوانمان بەشتانێک و سەرقاڵ دەکەن کە سوودی نە دنیا نە قیامەتی هەیە گەنجەکانمان بێن بۆ ئەو دەستگایانەی کە فێری قورئانیان دەکەن کە فێری پەروەردەی ئیسلامیان دەکەن دەستەکان خۆشبی بەێ ئێستا ببینە ئەو کەسەی لە قورئان دوورە نەخۆشە بڕۆ سەردانی عیادەکانی پزیشکان بکە سەردانی خەستەکانە و بنکاتە دروستەکان کە گشتی نەخۆشە بۆ نەخۆشە چونکە لە قورئان دوورە چونکە لە دین دوورە چونکە لە خوا دوورە ئەگەر بێت و ئیلتیزام پەیوەندی هەبی لەگە قورئان پەیوەندی هەبی لەگە دین بەڕاستی بەو جێرە سەرگەردان نابی کابرا دەڕوا دە بۆ خارج بۆ چێ دەڕۆی دەرێ لێرە ڕادەکەم لێ ڕادەکە بۆ چێ دەڕوا يعني أبدا دري مرتاح نابتن خواي قولج فرمي ألا بذكر الله تطمئن القلوب بقرآن بذكر بخوا پرستی دري آرام دبي ودور دبي نخوشي أو كساني كان خوش باس ما كرد سرداني خستخانة وبنك تندرستي كان دكان زربان نخوشين درونينا بس أجر التزام بالقرآن كقرآن خين دنبي دور دبن لو نخوشانا فهذا يعني باريزي الحمد لله ئەمڕۆ زۆر خۆشحاڵم بەوەی کە هاتیمە ئاهەنگێکی زۆر گەورە کە خوای گەورە لە هەموو قوتابیەکانی وەربگری ئێمڕۆ برازایەکەم الحەمدلله بانکێشتی کردم بۆ ئەم هەنگە خۆشە ئینشاءالله دەرچوە لە حافظ قورئانەکانە کەسی جزئی قورئانی حفظ کردووە الحەمدلله تۆ چه هەستێکت هەیە وەکو کەسوکاری ئەو الحەمدلله زۆر دڵخۆشم کە یەکێکمان لە عائیلەکەمان ئەوها سەربرند و سەربەرزە بەڵکو لۆ ئەو قوتابیانە و ئەو خوشک و برایەکانم و برازایەکانم و کەس و کارەکانمان کە ببنە ڕێبازی وی کە بێن ئەم ڕێبازە بگرن بەڕاستی لەم ڕۆژەدا زۆر پێویستە تەشجیعی منداڵەکان بکەن گەنجەکانمان بکەن کە ئەم ڕێ و ڕێبازە بگرنە بەر ئینشاءالله باشە بۆچی بە گرنگی دەزانین لە ئێستادا کە
ڕۆڵەکانی ئەم نیشتیمانە ڕۆڵەکان براکانمان کەسەکانمان ئەم ڕێگا و ڕێبازە بگرن لەبەرچی لەبەر ئەوەی ئەمە لە سەردەمێک دەژین بەڕاستی خەڵک سەری لێشێوە یعنی چەندی عیلامیمان هەیە چەند تۆڕە کۆمەڵاتیەکانمان هەیە ئەو خەڵکە هەموو بەرەو خراپە دەبن جا ئەمە داوا لە داک و بابەکان دەکەین کە منداڵەکانیان بەرە ئەو ڕێبازە ببن بەرەو ئەو بیان کەنە قدوەی مارێ چونکە لە قیامەتیشدا پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ ئەو ئەولادە لە قیامەتیش بەکەلچی دێتن تاجی زێڕینی لەسەری داک و بابی دەنێ کە لە ڕۆژێکدا ئەولاد لەبەر داک و بابی هەردێ داک و باب لەبەر ئەولادی هەردێ بەس لەم ڕۆژەدا ئەولادەکە لە داک و بابی دەگەڕێ کە تاجی وی قاڕی لەسەر بنێتن بە خۆت وەکو خۆت پێم بڵێ چەندێک قورئان دەخوێنیان چەندێک گوێ لە قورئان دەگری ڕۆژانە الحەمدلله ئەمن بەخۆم تەڵەبەی حکمەیمە الحەمدلله تەواوم کردێ ئێستا قوتابیمە لە قیراءات و بەردەوام ڕۆژانە زۆری مراجعە دەکەینەوە ئەمە کە ئینشاءالله سارەی دیکە ئیمتیحانەکەی دەکەین ڕۆژانە پێویستیمان وەیە 3 جوزء زیاتر مراجعی بکەینەوە و هەروەها بەردەوام وەکو ویردەگبی لە ژیانی ڕۆژانەماندا چونکە ئەو کەسە ئەگەر لەگەر قورئان نەژی ناتوانانی بگاتە ئەو ڕۆژەی کە دەیەوێتن پێی بگە کە لە مێشتی و لە دڵی کە ختم بیتن ئەوڕۆ زۆر دڵخۆشم کە توانیم ئامادە بم لە فستیڤالی دووەمیان ئاهەنگی دووەمی نووری حکمە لە بۆ قورئان لە بەران ئەوڕۆ هاتیمە لە بەرەوەی کە خوشکم شەهادەی وەردەگری الحەمدوللیلە لە تەمەنێکی کەم و زۆر دڵخۆشم کە ئەوڕۆ لێرە بەشدارم پێم بڵێ ئەوڕۆ وەکو ئەوە هاتووی وەکو هاندانێک هاتوو بۆ ئەوەی کە دەبینی خوشکەکەت ڕێزلێنانی پێدەبەخشێت کە قورئانی پیرۆزی لەبەر کردووە ئەی خۆت وەکو گەنجێک چەندێک هەوڵدا قورئانی پیرۆز لەبەر بکەی ئایا قورئانی پیرۆزت لەبەرە الحەمدوللیلە بەڵێ ئینشاءالله قورئانی پیرۆزم لەبەرە و قورئانی پیرۆزت لەبەرە تەمەنت چەندە تەمەنم 18 ساڵە 18 ساڵی باشە چۆن توانیت قورئانی پیرۆز ئالە و ماوەی لەبەر بکەیت بەجددی ئەو تەمەنە ینی گرنگترین تەمەنە لۆی کە ینی گەنج بەخۆی نەک ئەوەی کە داک و بابی پێ برێ ینی بەخۆی فکر کاتەوە کە لە ژیاندا ینی شتەکانی کە مهم نییە ئەوەی کە مهمە بەخۆی فکر کاتەوە ینی قورئان ئەوەیە کە خۆی گەورە لە بۆمەی هینایە ینی مهمترین شتە کە تەنها ئەومان هەبی بەسە لە ژیانمان و ینی ئێستا ئەمن یەک بخۆم تەجروبەمەیە کە بەتەنی قورئانی بخوینی لە چەندەها خۆی گەورە لە چەندەها ڕووی کە ینی سەرکەوتوت دەکاتن لە چەندەها بواری کە سەرکەوتوت دەکاتن و ینی ئەوەش مهم نییە کە ئەتوبرێنا گرانە یەکەمەکەی گرانی چکە خێر عملی ئەدووە مهاوەنیە دەتوانی ئەتو سەرەتا بە سەبر حتەوەی لە دێ ڕۆژێک با 10 ساڵی کەبی با 15 ساڵ بێ ینی المهم ئەتو نیەتەکەت هەیە کە دەتوێت قورئانی لەبەرکەی ئینشاءالله خوای گەورە لەبۆ دەنووسی و بتانی بەکەمی يعني كم حتى وكاتي كطاو دبي إن شاء الله. بو تو لو تمنى قرز نبو زحمة نبو سرتها. والله سرتها كي توزك زحمة بو بس لبو كساني كده أنا بركي يعني سرتها بتهاني لا صورتك إذا كان دس بيبكن باشرنا كويكا سرتها لا بقرأ أنا دس بيبكن يعني صورتك جورا كان لويكا سرتها كي توزك آسام بيتدقون دكون ناو قرآنك أو زدوا يعني زياتر لبرك. تو خوينت كاريشي. بالله. قناغي كمي كلي. لەگەڵەوەی کە خوێندنی پەیمانگا یاخود کۆلێژت هەیە قورئان خوێندنی بەردەوام ڕۆژانە بۆ تۆ تۆزێ زەحمەت نابێت بەجددی گەلێک زەحمەت دەبێتن ئەرەوەڵا لەبەرەوەی کە ئەمە هەم دەرسمان زۆر گرانە و هەم ئەلێرەش لە نووری حکمە یعنی مای خۆشحاڵی بوو زۆر الحەمدوللیلە یعنی کە تانیمە ئۆندش دەکەم بس يعني إن شاء الله هەوڵ دەدەم کە زیاتر و زیاترش بتوانم هەر بەسەردابم بەس بەجددی يعني ئەوی شەر یەکە کەلوانی کە ڕێک شتێک یعنی دەکاتە پێش زۆر باشە یعنی چ کاتێک یان چۆن قورئانی پیرۆز کە لەبەرت کردووە لە بیرت دەچێ ینی پێویستە چی بکەی هەتا لە بیرت نەچیتن بەجددی مهمتریشت ئەوەیە کە مراجعەیە یعنی ئەتو دائما ممارەسەی بکەی یعنی ڕۆژانە ئەگەر ئیشت کەشتە بوو بەس هەر بە قورئان بەس بەجێ ڕاگرتن ئەتوانێ یعنی بتانی ئەو ڕۆژی تعویز بکەی و ئەگەر پێش ڕانەگەیشتی بۆن منە ناو سیارە یان لە هەر جێچکە بەس بەجێ ڕاگرتن بم ئەوە دفانیش ئەویش مراجعە بکەیەوە یعنی باشە دەڵێن ئەو کەسەی کە سەرکەوتووە یان سەرکەوتوو دەبێت لە ژیان حتمما دەوروبەرەکەی یان خێزانەکەی کە سوکارەکەی هاندەری بوونە پاڵپشتی بوونە تۆ چێ زۆرتر هاوکارت بووە پاڵپشتت بووە الحەمدوللیلە سەرەتا یعنی هەر بەخۆم فکرم کردەوە کە دەست بکەم بە لەبەرکردنی قورئانی پیرۆز بەس دوایە هەم داک و باب و هەم دەوروبەرم یعنی بەجددی زۆر سپاسی داک و بابم دەکەم کە زۆر لە گەرمەماندی بوونە یعنی هەر چەندەکە ئەوان یعنی مەسەلەن خۆیان لەبەریشان نەکردێ بەس یعنی زۆر متمانیان دەیە کە ئەمەیان تەشجیع کردێ کە ئەمە لەبەر بکەین و تەواو بکەین الحەمدوللیلە زۆر سپاسیان دەکەم کۆتا پرسیارم ئەوەیە دەپرسم لەم سەردەمەی ئێستادا کە هەر کاتێک بتەوێ قورئانی پیرۆز گوێ لێ بگری ئەوە کاسێت هەیە
یان دەتوانین لە ڕێگای موبایلەوە هەم بیخوێنیەوە هەم گوێ لێ بگری بۆچی لە ئێستادا قورئانی پیرۆزت لەبەر کرد لەبەرەوەی بەشتێکی زۆر مهم ینی بەشتێکی زۆر مهم بزانی لەبەرەوەی کاتێک قورئان لەبەر ینی تێگەیشتم ینی بەدزی لە زۆر شتی دنیای تێگەیشتم کە مین پوینت لێرە ینی لە دنیای چییە لێ ینی دەستم پێ کرد قورئان نورە چرایە ڕووناچی نێو ڕێگایە ئەو کەسێک کە قورئانی پیرۆزی لەبەرە جیاوازە لەگەڵ ئەو کەسێک کە قورئانی پیرۆزی لەبەر نییە و پەروەردەکردنی منداڵەکانمان پەروەردەکردنی گەنجانمان لەسەر قورئانی پیرۆز وایان لێ دەکا کە گەنجێکی هۆشیار و تەندروست و سەلامەت دەرچن هەم بۆ ئەم دنیاە هەم بۆ دنیاەکەی دیکەش کە قیامەتە هیوادارم هەمووتان بە گروتینێکی زۆرەوە ڕوو بکەنەوە قورئانی پیرۆز و بەردەوام بن لە خوێندنی قورئانی پیرۆز و هەوڵ بدەن لەبەری بکەن بۆ ئەوەی لاشەمان سەلامەت بێ لە ئاگری دۆزەخ و لە ژیانی ڕۆژانەشماندا کار بەم قورئانە پیرۆزە بکەین تاتەوەرێکی دیکە هەمووتان سپاردەی خوای گەورە دەکەم خواتان لەگەڵ سردا قرآن مالهمی دردایا رزگاری بیت دایا قرآن نور چرایا روناکی نور گایا